ئەمڕۆ بە پێشوازی دەیان هەزار کەس لە خەڵکی تاران تەرمی ژەنڕال قاسم سلەیمانی و ئەبوو مەهدی موهەندیس و چوار هاوڕێی ژەنڕال قاسم سلەیمانی بەرەو شاری کرمان لەلایەن خەڵکی تاران بەڕێکرا. وأنت غني عن تعذيب عبادك اللهم إن كانوا محسنين فزد في إحسانهم وإن كانوا مسيئين فتجاوز عنهم. تا چەند خولەکێکی دیکە لەم دەرگایە کە ئێستا دەیبینن کە یەکێک لە دەرگاکانی زانکۆی تارانە تەرمی حاج قاسمی سلەیمانی و ئەبوو مەهدی موهەندیس و هاوڕێیانی دێتە دەرێ بەسەر شانی خەڵک دەڕات بەرەو گۆڕەپانی ئازادی. هەروەک دەیبینن ئێرە تەواولی پاولی پڕە لە خەڵک ئەم شەقامە کە شەقامێکی لاوەکیە و دەچێتە سەر شەقامی سەرەکی ئینقلاب و فێردەوسی و ئازادی لی پاولی پڕە لە خەڵک. یەکێک لە سەرنجڕاکێشترین ڕووداوەکانی مەراسمی ئەمڕۆ ئەوە بوو کە ئایەتوڵا خامنەی ڕابەری ئێران لە کاتی نوێژخێندن و دوعاکردنی بەسەر تەرمەکان چەند جارێک لە کوڵی گریانی دا و بۆ چەند چرکەیەک نەیتوانی دوعاکانی بخوێنێ و گریا. هەر ئێستا تەرمی حاج قاسمی سلەیمانی و ئەبوو مەهدی موهەندیس و هاوڕێیانی لە دەرگای زانکۆی تاران هاتە دەرێ و هەروەک دەبینن خەڵک بڵاوی کردو و زۆر دەیانهەیە هاوڕێتی بکەن و دەسم بەرەو خوارێ و لە پشت تەرمەکە دەڕۆن. ئێرە وەک دەبینن ئەگە دووربین تێگرێ ئێرە چۆڵ بووە بە هۆکاریەوەی کە خەڵک دەیانهەیە هەموو بچن بۆ لای تەرمەکە و هاوڕێتی تەرمەکە بکەن. ئەم تەرمە دەڕات تا بە هاوڕێتی خەڵک دەڕات تا گۆڕەپانی ئازادی. لە گۆڕەپانی ئازادی چەند دەور لە گۆڕەپانی ئازادی لێ دەدات. دواتر تەرمەکە هەڵدەگرن سبەینێ تەرمەکە دەچێت بۆ شاری کرمان لەوێ لەلایەن خەڵکی کرمانەوە پێشوازی لێ دەکرێت بە پێی وەسیەتی خودی قاسم سلەیمانی کە وەسیەتی کردبوو هەر لە قەبرستانی شەهیدان بنێژرێ لای لەپاڵ دۆست و هاوڕێکانی بە پێی وەسیەتەکەی دەیبەنەوە شاری کرمان و سبەینێ لەوێ بە خاک دەست پێردرێ. ئاکۆ شەمسەدینی گەلی کوردستان تاران.